أول بنيوي خدای بخشنده و مهربان عزیزان خوشویستان هر روز شادگاری و خوشا ڕێکەوتی 12 هەفتی ساڵی 2018 دانیشتنێک دانیشتن بۆ سەزدانیانجی خزیلانە بۆ ژاکاوخانی خۆشەویست مێدەوارم بەدڵی بینەران و بیسەران بێت ئەو ئاهەنگە دەڕازێتەوە بەدەست و پەنجەی ڕۆژەوی خۆشەویست کاکە زانیار بەرزنجی و هەرچی وێنەگرتنەکە دەکەی سەرچانی کامیراوانی خۆشەویست کاکە هەڵمەت منتێک بەدەنجی زوڵالی کاکە محمود ڕۆمانی و بە هاوکاری براتان ئامانزی زیبا مێدەوارم بەدڵی بینەران و بیسەران بێت شاد عشیلان یاری خڕ و خۆڵ مامزی شاخ و دەشت و دۆڵە ئای جوانی وەک تۆم نەدیتیم لە تورکیا و لە ئیستەنبوڵ هەرچەند جاری دەبینم بۆ دەبم بە خاک و خۆڵ وەختە ببم بە فەرات بەبڕم شاخ و دەشت و چۆڵ ناوێرم پێ بڵێ ماچێ دەست دەکا بە بۆڵە بۆڵ ئەو ڕۆژانەی لەبیر چوو قۆڵم دەچێشا لە قۆڵ بە دوو قۆڵی پێکەوە دەڕۆشتینە فاملی مۆڵ ئێستا ژوانم دوێنێ سفرەی بێ ئامەشی زۆڵ ئێستا ژوانم دوێنێ سفرەی بێ ئامەشی زۆڵ شیرین دەردت لە ژیانم لە بانەی دەزانم ئای تۆ ماژی من ئاسمانم تۆ بەفری من بارانم تۆ سیای من شێستانم تۆ مندۆک من بێژانم تۆ گوڵی من ڕێحانم تۆ سیسەر من نەسانم ئای تۆ بێری من شوانم من سەردارە تۆ خانم تۆ سارەز من سادانم تۆ کلی من کلدانم تۆ قەندی من خەندانم تۆ گوڵچۆک من چاوانم ئای تۆ وێژ و من برۆیانم تۆ ڕەنجی من ڕۆمانم ئای تۆ بەڕشی من جوزدانم وەک عەفرین بەرخۆدانم وەک سەردەشتی و ناسانم فەقێمینەوە بۆران تۆ تورکیا و من سوودانم تۆ عێراق من ئێرانم ئای تۆ شۆڕش من ئیسکانم سەیداوە و سێتاقانم ئەمڕۆ بە شانازیەوە لە کەعدەی ژاکاوخانم ئەمڕۆ جوانی بۆ دەڵێم ئەمڕۆ جوانی بۆ دەڵێم بۆ ئێڵێم بە چاوانم هەڵمە تەسویری دەکا برای کامێرەوانم ئای تۆ دڵخۆش و ئاسوودەم من غەمبار و کز و مادم ئای خۆشم نەوەی بەدڵ و گیان لە یادی تۆم هەموو کادم ئای بەخوای لێدەوە ڕز نابم ساڵێک دابیشم لە لات جوانی وەک تۆی تێدانیا شاری منارە و خەڵات ئەگەر لە ماڵێ دەردەی دنیا دێتە تەماشات ئەو گەنجانەی لای ماڵدان هەموو دێنە سەر ڕێگات هەرکەس باڵای تۆی هەبێ بەختەوەرە لە عەیات دەست هەڵناگرم لە باڵات بۆ شێ بچی دێم لە دوات شێت و دێوانەی تۆمە ماسێکم دێ بە خەڵات ماچ سەر کوڵمت خۆشە شیرنترە لە نەبات ئاوات و ئارزوو من دابنیشین بەی سرعات تێر دلا مێز بگرم ماسکەم سەر کوڵمی تەڵات خوای دەکاتەوە بۆ منوی ئەو کات دەکەم بە عاوات بێ بەڵای بێژاکە و حەد نەیبینم کە زوومات ئەو نەوارەی بۆ دەڵێ ئەو ڕۆمان زینزیوە
لەسەر کەلانێ ماڵە بابەکەم زوانێ ئەی با لەسەر تۆ بمگرن کەشکەل لە پێنجی خانێ هەیدە تۆ وەرە ماڵێمە باگشت دنیا پێ بزانێ هەر وەگە ناسر ڕەزازی بۆ دڵێم زانێ زانێ وەکو سەردەشتی دەیڵێم ئای نەخۆم ماڵ وێرانێ ئەی دەستا تۆ ڕۆژێک وەرە تۆ بۆ من وەرە جوانێ ئەی سوخمەکەی پەمەیە بەستە و سوخمەتدانێ سوخمەکەی پەمەیە بەستە و سوخمەتدان ئەی دەست بەمەم چی وەردێنم هاوار نەکەمانێ ئەی بازن لە بەرکاتەوە بە ئاسان بڵێ هانێ سایتێکە لە سادانێ بۆتی بڵێم ئامانێ هەر وەک بادینی دڵێ با بۆ دێژم سەترانێ ئەی وەک فۆلکلۆری کوردان کەم دەزانم حەیرانێ هەر وەکو کۆتر بازەیەک دەگەڕێم لە سەربانێ ئەی لە خزمەت ژاکاو خانم لە خزمەت ژاکاو خانم ئەوەتانێ لە خزمەت ژاکاو خانم ئەوەتانێ ئەمڕۆ زوانی بۆ دەڵێم ئەمڕۆ زوانی بۆ دەڵێم ئەهلەکەی ڕۆمانێ ئەمڕۆ زوانی بۆ دەڵێم ئەهلەکەی ڕۆمانێ من سووکەیە ئاو کچەم کە بزانێ پەیدانێ من سووکەیە ئاو کچەم کە بزانێ پەیدانێ لە ساو حەسوود و نامەردانێ ئای لە مێژە چاوەڕێمە بە ئەو بەهارە بێتەوە ئای گەزیزە شەو بۆ نێرگەزل لەم باخە بڕوێتەوە ئای دەترسێم لە بەختی من زستان هەر نەبڕێتەوە ئەو خەمەی وەکو بەفرا لە ناخم نەتوێتەوە چی بکەم خەمی دووری تۆم لە دڵ ناڕەوێتەوە دڵ بە هیچ ئارام نابێ تەنیا تۆی دەوێتەوە هیچ دڵ سۆزە شک نابم جێگای تۆ بگرێتەوە سەیرێکی یاخیەکەت کە زانە چیت بیری دێتەوە ئای زان و عشقی ئاوینی ڕابردوو دەکولێتەوە ئای زانیار بە نەشەی لێدەم بەندم بەبیری دێتەوە بێ بەڵای بێژاکە دڵم پێی دەکرێتەوە دڵم پێی دەکرێتەوە هەیە منم مەحموڵ ڕۆمانی سووکەمە بۆ گشتمەرێنێک ئەی لەدایک بووی زانیاریم باسی خۆم بکەم کەمێک ئەی ئێستا لە ڕۆشن میریم خاوەنی چار برایم سێ ساڵە لە هونەرم تازە بوومە ناسراوێت سێ ساڵە لە هونەرم تازە بوومە ناسراوێت لە هەرزەکاری توش بووم منیش وەکو عاشقێک ئەی عاشقی کچێک بووم بۆی سووتام وەک سووتاوێک ئێستا لەگەڵم نییە مارەکراوە بۆ کەسێک هات دەری خواوا بوو هات دەری خواوا بوو منیش بۆم کردووە شکرێک برادەری وام هەبووە منیش وەکو کەسانێ ئەی پەشیمانم لە ناسین لەویم کردبوو سڵاوێک ئەی سەد بنەوە دۆستا دەکەم سەد بنەوە دۆستە دەکەم دایبێنێ لە بۆ نانێک هەتا ئێستەم هێناوە مانگ و هەفتە و ڕۆژانێک ئەی من هاتم بە کەس نەبووە و چی هات و چی ڕۆیشتوێک ئەی ماستاوم خەت نەکردووە بەگشتی بۆی سەعەبدێک ئەی دۆستی مەردانم هەبووە
لەوا دەکەم سڵاوێ زۆر بەکەڵکەم هاتوونە لە تەنگانە وەک مەردێک تۆ کوردی باسی خۆم کرد ئاشنام کردی بە بەندێک هەرچی گوێگری دەنگما من ڕۆمانیم چووکەیەک هەی لەگە عادەی ژاکا خانم لەوی بکەم سڵاوێ هەی تازە من سابوومەوە وەڵڵا ببووم نەخۆشێک هەموو کەس ئاگادارە ئەمن کرام عەمەلیاتێک هەموو کەس ئاگادارە ئەمن کرام عەمەلیاتێک قەسەنگەر چۆن ناکەم هەڵمەت بە کوڕە مەردێک هەی بە ناخۆشیش بۆ دڵێم قاسپەم دێ وەکو کەوێک هەی لەگەڵ کاگا مازیاخی لەوی دەکەم سڵاوێک سنەتی ئیسلام وایە بڵێ سەلام عەلەیک ئای زۆر چاوەڕێی یارم بووم هەتا لە ماڵێ دەربێت ئای دەمگۆ بەڵکو ئەوزارە خوابکار لەگەڵما بدوێت ئای یەتامینم یارەکەم بۆ قوتابخانە دەچێت پێم گوت زۆر چاوەڕێت بووم هەتا چاوم پێت کەوێت ئەویش بەدەڕقانە یەکسەر گۆتی چیت نەوێت دەستم کرد گۆتم نەبێ زۆر جوان لە من بگریژێت مانجی خۆری ئەستێرەی من سرم سوڕماوەلێت بۆ جارێ لێم ناپرسی بۆچی هەر دێمە سەڕێت بۆچی هەر لێت دەڕوانم لە تەوقی سەر تاژێر بێت بۆ دنیا خێراب نابێت بمکەیتە دۆست و هاوڕێت دڵڕەکەیت لەبەر چییە پێم بڵێ دەنازی بەشێت بەدڵ و بەجێم تۆم نەوێ زۆر دەترسێم نەگەم پێت لەو خودایم داوایە ببمە هەڵاڵی سەرزێت دیب خەندە یاتە سەر لێو گوتی هاتی وی سەرشێت مادەمێندم بە وەفای شەرتە منیش تۆم نەوێت بێ بەڵای بێژاکە ئامازیاخی بۆی دەڵێت ڕۆمانی نەخۆشە دووهای بۆ بکەن چاوێت بۆ محمود ڕۆمانی یا ڕەبی هەر سەرکەوێت گوڵێکە بوو لە باخسم ڕۆی لێم دووخایەوە لەناکاو بڕایەوە بە ئاسان گۆڕایەوە چاکەیە و هەموو ساڵم بە خیانەتدایەوە ئای ڕۆمانی توایەوە بە ئاسان شکایەوە هەرسی بەدەستی ئەو هات ژاریش بێ خورایەوە ئێستا ژەر چاوەڕوانم کە بڵێن گەڕایەوە هەیە و گوڵە سیزم و لە ژیان بە سایم ژیایەوە نەسەرەتا هاتەلام زۆر زالێم پاڕایەوە دوایی لەگەڵ کەسێتر ڕۆی هاوڕی نەدایەوە ئای جلی وشەی لەبەر کردی زەوە خۆی نەشکایەوە ئای لە ڕۆژی وچێنەکەی داوەتی جێڕایەوە وایە خۆداگاداری دەستی بە دووعایەوە دووبارە بەندەکەیتەوە دووبارە بەندەکەیتەوە